بەڵەخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005 هەڵبژێردراوە لە هەڵبژاردنەکانی 2010 و 2014 لە کەرکووک هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە. ئەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک ژمارەی ئەندامەکانی 41 ئەندامە کە 26 ئەندامی بەناوی لیستی برایەتی کەرکووکە کە ئەکاتە لیستی حزبە کوردستانیەکان وەنەوە ئەندام لە لیستی بەرەی تورکمانی عراقی پێڵەیا لیستی تورکمانی لەگەڵ 6 ئەندام لە لیستی گربوونەوەی کۆماری عراقی کە بە لیستی عەرەبی ناسراوە. وەک باسم کرد لەم سێ لیستە پێک دێت. هەر کاتێک ئەنجومەن بێ کۆبوونەوە کات دەبێت ژمارەی 21 ئەندام کۆبێتەوە ئەو ساو کۆبوونەوە بێتە کۆبوونەوەیەکی ئاسایی. لەپێی ئەو ڕێکەوتانەی پێشتر کراوە لە نێوان پێکهاتەکان پارێزگار پشکی کوردە و سەرۆکی ئەنجومەن پشکی تورکمانە و جێگری پارێزگار پشکی عەرەبە. ئێستا تەنیا جێگری پارێزگار کە عەرەبە بە وەکالەت ئەو پارێزگا ئەبات بەڕێوە. سەرۆکی ئەنجومەن کە پشکی تورکمانە تا ئێستاکە ئەوان خۆشیان لە ناوخۆیان ڕێک نەکەوتون لەسەر ئەو بابەتە چەند کاندیدێکیانێ بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و لیستی برایەتیش کە خۆی بەتەنیا ئەتوانێت هەم سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرێ و هەم پارێزگارش هەڵبژێرێ تا ئێستا نیوەی ئەندامەکانی ئامادەی کۆبوونەوەن نیوەکەی تری هەم لە کەرکووک نین و هەمش تا ئەم ساتە بڕیاریان نەداوە بەشداری کۆبوونەوەکان بکەن. ئەمە هۆکاری ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ نابێتەوە هەم هۆکارە بۆەوەی سەرۆکی ئەنجومەن هەڵنەبجێدراوە هەم هۆکارە بۆەوەی پارێزگار هەڵنەبجێدراوە و ئەو کاتش ئەگەر ئەم ئەنجومەنە هەر کۆ نەبێتەوە ماوەیەکی زۆر کۆ نەبێتەوە ئەو کاتە لەوەی ئەنجومەنی نوێنەران بیت لە حەلی ئەم مەجلسە بکات یعنی ئەم ئەنجومەنە نەهێڵێت. ئەوەش یەک لە پێشهاتەکانە. پێشهاتی تریش سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە حوکمی ئەوەی بەرزترین دەسەڵاتی تەنفیزیە خۆی کەسێک تەکلیف کە بۆ ئیشە